بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵین لە بەرنامەیەکی تایبەت بە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست ئەبین. هەڵبەتە ئەم بەرنامەیە وەکو سەرەتایەک بۆ پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان پێشکەشەکرێ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە میوانداری چەند مامۆستایەکی ئاینی زۆر بەڕێز و زۆر بەپێز بەوتە بە نرخەکانیان بە فەرمودە جوانەکان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵەکانمان ئارامەکەنەوە و ئاسوودەیی دووبارە دەبەخشنەوە بە دڵەکانمان دوای ساڵێک چاوەڕوانی دووبارە بتوانین پێشوازی لە مانگی پڕنور و مانگی قورئان و مانگی ئازادبوونی مرۆڤ لە کۆت و بەندی شەیتان، هەروەها مانگی ڕەحمەت کە مانگێکە خوای گەورە دەرگاکانی خۆی بەڕووی بەندەکانی ئاکاتەوە، دەرگاکانی بەهەشت بەڕووی بەندەکانی ئاکاتەوە و دەرگاکانی دۆزەخیش دادەخات. بە میوانداری مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا عەفان شێخ سدیق سەرگەتی ئەمڕۆ گفتوگۆ دەکەین باز لە سەرەتای هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین کە ئەوەندەی ئێمە بیستومانەوە پێمان گەیشتووە کە لە فەرمودەی صحیحدا هاتووە کە مانگی پیرۆزی ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە، شەهڕ ئەوەله ڕەحمە و ئەوسەته مەغفرە و ئاخره عتق من النیران، کە شەنوکەوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست. مامۆستا سەلام عەلەیکوم. سەلام، سوپاس، دەستان خۆش. زۆر بەخێر بێن. دەمێکە بە خزمەتی جەنابەت نەگەیشتوم لە خوای گەورە بەرنامە تایبەتەکانی پەیام. بەش بە حاڵی خۆمان ڕێز و سڵامان بۆ بینەران بیسەرانی پەیام هەیە. میداوارین لەو چەند خولەکەی کە پێکەوە لە خزمەتیانە بین بتوانین خاڵێک لەسەر پیتێک دانین یا هیچ نەبێم چۆنەڵێ مەتکۆکەیەک لەسەر ڕێگایەک دانین، بەشدار بین لەو خێرەی کە ئینشاءڵڵا خوای گەورە بەنسیبە هەمومانی بکە. مامۆستا من بیستومە دەڵێن الدوعاء مخ العیبادە. لە گوڵزاری ڕەمەزان لە مەوسمەکانی پێشوا کە پێشکەشمانە کرد جەنابەت میوان بووی لەلامان، هەندێک دوعای زۆر خۆشت بۆ کردین لە بەرنامەکە. بۆ بە دوعا دەستی پێ ناکەی بەرنامەکە بە هەندێک دوعا بکەین بەڵکو خوای گەورە مانگەێنێ بە ڕەمەزان و مانگی ڕەمەزانمان پێ بگەێنێ ئینشاءڵڵا. حەزەکەم یەک پێش دوعاکە شتێک مهمە. لە حەدیثێکی صحیح هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە کۆمەڵێک فریشتەی گەڕۆکی هەن بەجیا لەو فریشتانی کەوا نووسەری کار و کردەوەکانی ئینسان. دامەستی من ئەم حەدیثەکە درێژ بەسەوەی کە من بەستمە ئەفەرمێ دەگەڕێن بە دوای مەجلیسی ذیکرا لە هەر کوێ هەبێم، دەورەیان دەدەن تا ئاسمانی دنیا. لە ئاسمانی دنیا خوای گەورە خۆی ئەزانێ وهو ئەعلەم بهم، بەس ئەفەرمێ بەندەکانم چیانە کرد، ئەوان دڵێن خوای گەورە حەمد و ستایش و سوپاسی توانە کرد، یادی توان دەکرد. ئەفەرمێ داوای چیانە کرد، ئەوان دڵێن خوای داوای بەهەشتیانە کرد. ئەی چی یعنی وەکو بڵێ داوایانە کرد لە چی پەنای بدەم، خوای گەورە ئەوان شەڵێن لە جەهەنەم. ئەم حەدیثە ئاوا تەرتیبی بکەین، دەکرێم ئەمە بکرێتە بەڵگەیەک لەسەرەوەی ئێمە لە پێشا ذیکرەکە بکەین جا دوعاکە بکەین. یعنی کە مەجلیسی ذیکرەکە هەبوو لە میانەی یا لە کۆتایی ذیکرەکەدا کە ئەفەرمێم خەریکی یحەمیدونەک وەیومەجیدونەک وەیەذکوڕونەک، یعنی لە پێشا سوپاس و ستایش و ذیکری خۆیان کردو. اینجا دوایی ئەفەرمێ ئەی داوای چیانە کرد، ئەیان خوای گەورە لە چی پەنایاندا، کەواتە ئەگەر بکرێت دوعاکان بخێنە پێش کۆتایی بەرنامەکە باشتر. زۆر باش، زۆر باشە. جەنابی مامۆستا سەرەتای بەرنامە دەستمان پێ نەکردبوو، من فەرمودەیەکم وتو جەنابەت دوتە دوانیە شەهڕ ئەوەله ڕەحمە، سەرەتا مانگی ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە. ئەم فەرمودەیە صحیحە تەندروستە، دەکرێت ئیشی پێ بکەین، دەکرێت باوەڕمان ئەم فەرمودەیە ئیمامی ئیبن خوزەیمە دەیگەڕێتەوە و هەروەها لە شوعەبی ئیمانی ئیمامی بەیهەقیە هاتووە. زانایان دەفەرمون ئەم حەدیثە منکەرە، ئەم حەدیثە ئیشی پێ ناکرێت.
لەبەرەوەیە فەرمێ لە هیچ حەدیثێکی صحیحە تەقسیمات و تەصنیفات و پۆلیانکردنی ڕەمەزان دابەشکردنی نهاتوو. بەڵگەمان چییە لەسەر ئەوەی کەوا بڵێن ئەم حەدیثە منکەرە و ئەم دابەشکردنیەکی ناتەندروستە ئەوا بڵێن. یەکێک لەو بەڵگانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثی مسلمە ئەفەرمێ کە ڕەمەزان هات فتحت ئەبواب الرەحمە. فتحت ئەبواب الرەحمە جارێ ئەبواب بە جەمع هاتوو بە تاک نهاتوو دەرگاکانی ڕەحمەت کە ئەگەر مەجال هەبێ ئەو دەرگایانەی ڕەحمەت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسیەکە دەکرێنەوە لە میانەی بەرنامەکە باسی دەکرێن. کاتە ئەفەرمێ دەرگاکانی ڕەحمەت دەکرێنەوە نافەرمێ لە سەرەتاوە ئەفەرمێ دەکرێنەوە. کرانەوەی دەرگاکانی ڕەحمەت بەردەوامە نەک تایبەت بێ بەدە ڕۆژی یەکەم. ئەمەی کە ئەوەی بە حەدیث باس کراوە کە ئەڵێن ئەوەلوه ڕەحمە یعنی کاتە لە سەرەتای ڕەمەزانە ڕەحمەتە جارە تا دەی یەکەم هیچ لێ خۆشببوونێک لە ئارانی لە دەی دووەمە ڕەحمەتەکە کۆتایی پێدێ دەبێتە لێ خۆشببوون لە دەی سێمە دەبێتە ڕەهابوون لە ئاگر. ئەم حەدیثە ئەوەڵ و ناوەڕاست و کۆتایەکەی پێچەوانەیە لەگەڵ چەند حەدیثێکی صحیحە. ئەمە حەدیث یەکەم وتمان فتحت ئەبواب الرەحمە کاتە لە ڕەمەزانە دەرگاکانی ڕەحمەت فتحت یعنی زۆر دەکرێنەوە. ئەم فتحت بە سیغەی علەما ئەڵێن هەر فعلێک فەریحە دڵخۆش بوو ئەگەر تۆ زیادت لەسەر کرد ماناکەی بە قووەترە بێ. کاتە فتحیانی کردیەوە فتحیانی چی یعنی زیاتر کرانەوە. فتحت یعنی هەتا بیناکەی زۆرتر بێ ڕقەمی پیتەکانی زیاتر بێ وەکو چۆن کابرا ئەگەر 1000 دیناری پێ بە سفرێکی بۆ دانێ زۆرە بێ سفرێکی تری بۆ دانێ. کاتە ئەمەی لە بینای کەلیماتی عەرەبیە هەتا بیناکە زیاتری کەی معناکە قوڵتر بە قووەتر بەهێزتر هەتا شەدەی بەسەرەوە بێتنترە هەتا شەدەی بەسەر یعنی هەتا مەسەن جاری وایە شەدەی بەسەر جارێ حرفێکی بۆ زیادەکە. کاتە فتحت یعنی بەردەوام دەکرێنەوە. ئەمە یەکەم. دووەم پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکی تری فەرمێ ولله عتقاء من النار لە حەدیثێکی درێژەیە ئەفەرمێ لە ڕەمەزانە چەند کەسێکی خوای گەورە ڕزگاریانەکە کەی ڕزگاریانەکە ئەوەی تۆ ئەڵێ وآخره وایە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وذلك في كل ليلة حتى ينقضي رمضان يعني ئەمە بەردەوام لە هەموو شەوەکانە لە شەوی یەکەمەوە دەست پێکە هەتا کۆتایی. کاتە ئەم تەصنیفەی ئەمە بەڵگەیەکی تر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا يعني من قام رمضان إيمانا واحتسابا غفر له من صام رمضان غفر له نافرمێ لەدەی یەکەم تەواو کرد لەدەی دووەمە غوفرانەکە دەست پێکە. کەواتە ئەم تەصنیفکردنی سێ ڕۆژەکە ڕۆژی بڵێن دەی یەکەم دەی دووەم دەی سێم پێچەوانەی کۆمەڵێک فەرموودەی صحیحە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتی خوای گەورە لێخۆشبوونی خوای گەورە پۆشینی گوناهەکان لایەن خوای گەورەوە بەردەوام لە هەموو ڕەمەزانایە نەک تەنها لە دەیەکیان یا لە دەی دووەم یا سێم بێ. زۆر باشە مامۆستا گیان. کەواتە ئەم ڕەحمەتەی کە خوای گەورە لە ئەسڵدا بارانوێتی بەسەر بەندەکانیە خودی ڕەمەزان خۆیەتی نەک دەی سەرەتا و دەی ناوڕاست و دەی کۆتایی کۆی وەکو چۆنڵێ کۆی مانگەکە کۆی پرۆسەکە کۆی پرۆسە ڕۆژوگرتنەکە پرۆسە عیبادەتەکە کۆی چییە؟ کۆی ئەنجامدانی عیبادەتەکە کە چۆن کۆی ئەنجامدانی عیبادەتەکە بێتە ڕەحمەت. ئەگەر ئێمە چوونە ناو وەکو هینەڵێ ناو کوڕۆکی بابەتەکە کە لە قورئانە مەسڵن خوای گەورە چۆن باسیەکە ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن باسیەکە ئەم ئەبوابی ڕەحمەتی کەوا دەکرێتەوە چین دەکرێنەوە ئەسڵەن ڕۆژوو چۆن دەبێتە ڕەحمەت بۆ ئینسان لە کاتێکە ڕۆژوو مەشەقەتی تایە. مەسەڵەن کابرای وایە بڵین لە هاوینە ئێستا مانگی پێنج تۆزە فێنکترە بەتایبەتە و کەشوهەوای ئەمساڵ جیاوازە لە کەشوهەوای ساڵەکانی تر. چۆن ڕەمەزانێک کە تۆ بە ڕۆژووبی خۆت تینوکەی خۆت برسیکەی ماندوو هیلاکبی چۆن ئەم ڕەمەزان دەبێتە ڕەحمەت بۆ تۆ. خوای گەورە سوبحانە وتەعالە لە قورئانە کە ئاماژەیەک دەکا بۆ ئەوەی کەوا ئینسانی مسلمان ڕەمەزان چۆن ببێ بە ڕەحمەت بۆی لە کاتێکە ڕەمەزان ڕۆژوگرتن و ماندووبوون و هیلاکیە
خواهی گەورە سبحانه وتعالى لە سوورەتی بەقەرە لە ئاەتی 183 تا 186 بەیانی ئەم ڕەحمەتە ئەکا و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەندین فەرموودەی صحیحە هاتووە کەوا بەیانی ئەم ڕەحمەتە ئەکا ئەگەر ئێمە چوونە ناو بابەتەکەەوە زیاتر خاڵ بە خاڵ بەند بە بەندی ڕەحمەتبوونی مەشەقەیەک کە یێتە سەر ئینسان مەسەسە تۆ کاکە پێش ڕەمەزان بە ئارزووی خۆت نانە خۆی ئاوە خۆیتەوە هەچیت بێ ئەیکێ بەس لە ڕەمەزانە چێ بین ئەبەسترێتەوە ئایا کەی بەسرانەوەی عەبد ڕەحمەتە بۆ عەبد کەی مەشەقەتێک بێتە سەر ئینسان ڕەحمەتە چۆنێتی ڕەحمەتەکەی چییە خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانە بەیانیەکە ئەگەر چینە سەر بابەتەکەت لە ئاەتەکەەوە دەست پێ ئەکەین تا ئەگەینە فەرموودەکان زۆر باشە مامۆستا گیان خۆ پەداشتە باتەوە با بپرسم بڵێم ئینسانی موسڵمان ئێستا وەکو ئێمە وەکو مرۆڤی موسڵمان چۆن دەتوانین پێشوازیەکی تەندروست لە مانگی ڕەمەزان بکەین یعنی چۆن بتوانین ئەو تاقە و ئیمکانیەتی کە هەمانە وەک چۆن ڕەمەزان بە ڕەحمەت و بە غوفران و بە دەرگاکردنەوەی بەهەشت و بەمانە پێشوازیمان لێ ئەکا ئێمە بەچی پێشوازی لە ڕەمەزان بکەین چۆن بتوانین بڵێن ڕەمەزان بەخێر بێ یەکێک لەو هەڵانی کە ئێمە دەیکەین بەڕاستی لە پێشوازیکردنی ڕەمەزانە ئێمە بۆ عیبادەت کۆی عیبادەت پێویستمان بە خۆ ئامادەکردنێکی دەرونی هەیە پێشجەستە ئەمە خاڵێکی کە زۆر گرنگە ئێمە تەرکیزی لەسەر بکەین یعنی خۆ ئامادەکردنی دەرونی بۆ پێشوازیکردن لە هەر عیبادەتێک نوێژ تۆ ڕۆژی 5 جار نوێژەکی ئەگەر لە ناختەوە لە دەروونتەوە خۆت ئامادە نەکەی بێتاقەتە بێ ئەوە نیوەڕێی خەریکە عەسرە بێ ئەو عەسرە خەریکە مەغریبە مەغریب خەریکە عیشا بێ تەنها بەینی عیشا و بەیانی تۆزێ مەسافەکەی درێژە کەواتە یەکەمین جۆری خۆ ئامادەکردن بریتێ لە خۆ ئامادەکردنێکی دەرونی بۆ عیبادەت کەی ئێمە ئەتوانین نەفسیەن ئامادە بین بۆ عیبادەتی ڕۆژوو کاتێکەوە لە چیمکی سەوم لە چیمکی ڕەمەزان و بەها بەرز و گرنگەکانی ڕەمەزان تێبکەین یعنی من کە بزانم ئەچم بۆ شوێنێک ئەچم بۆ ماڵێک ئەم ماڵێک کە من بۆی دەچم ئەگەر پێشتر بزانم ئەم ماڵە ڕێزم لێگرن وەکو پێویست بەدەمەوە دێن زۆر بە دڵخۆشیەچم بۆ ماڵەکە بە زۆر جار مەسا تۆش بۆ ڕێک کەوتووە لەگەڵ برادرێکاتی ماڵی فلانە کەس تۆ پێشتر تەجروبەت کردووە ئەم ماڵە ئەوە نییە بەڕاستی لەبەرەوەی ئەڕۆی بە ناچاری ئەڕۆی بەس لە ناختە شتێکانی کاتە پێشوازیکردن لە ڕەمەزان گرنگە ئێمە لە بەهای ڕەمەزان تێبگەین لە گەورەی ڕەمەزان تێبگەین لە گرنگی ڕۆژوو تێبگەین ئەوجا ئەتوانین زۆر بە ئاسایی زۆر بە ئاسانی بە حاڵەتێکی تەندروست پێشوازی لێ بکەین ئێستا زۆر بەداخەوە خەڵکی ئێمە بەچی پێشوازی لێەکە خەڵکی ئێمە بەکڕینی خواردن پێشوازی لێ دەکەن کە ئەسلی ڕەمەزان بۆ چییە؟ ئەسلی ڕەمەزان بۆیە خواردن کەمکەینە نەک خواردن زۆرکی یعنی یەکێک لە حکمەتەکانی ڕەمەزان کە ڕەمەزان یەکێک لە بڵین شێواز و ڕوخسارەکانی ڕەحمەتی ڕەمەزان کامەیە ئەوەیە کە من برسیم دەبێ هەست بە برسێتی خەڵکی هەژار بکەم بەس لای خەڵکی ئەم پێچەوانەیە ئێستا خۆی حازر کردووە چی بکڕێ بۆ ڕەمەزان چۆن بکڕێ بۆ ڕەمەزان بەس ئێمە ئەگەر لە بەهاو لە گرنگی ڕەمەزان تێبگەین بۆ شێوە خۆ ئامادە ناکەین بەڵکو بە شێوەی خۆ ئامادەکەین کەوا نەفسیەتمان ئامادە بێم کە نەفسیەتیشم ئامادە بووم ئەو کاتە ڕەحمەتەکانی ڕەمەزان کە چەندە زۆرن یەک ئۆتۆماتیکیەن بەبێ ئەوەی هەستکەی شاملی تۆ دەبێت بەبێ ئەوەی تۆ یعنی هەنگاوێکی زۆری بۆ هەڵگری ئەو بە پیری تۆیە ماسا پرسیارێکم لەگەڵاڵە بوو ئەمە بە نسبەتی خەڵکی موسڵمان و ئەهلی مزگەوت و ئەهلی ڕۆژوو و ئەهلی عێرفان ئەمە ڕەمەزانە و پێشوازی لێ ئەکا و مرتاحە بە هاتنی و پێی خۆشە ئەی پێچەوانەکەی ئەم خەڵکە ئەوەی کە نوێژ ناکە ئەوەی کە ڕوو لە خوا نییە ئەوەی کە قەدری ڕەمەزان نازانێ ئەوەی کە پشتی کردوێتە ڕەمەزان و پێش و پاش ڕەمەزان ئەو چی بکەیانی ئامۆژگاریت بوو ئەوان چییە؟ یەک خاڵ هەیە زۆر گرنگە هەچی لە شەرعا هەیە هەچی لە دینا هەیە هیچ یعنی لە بچووکترین
ئەرکی شەرعی حتا گەورەترین ئەرکی شەرعی بچووکترین بەند لە دینە بچووکترین بڵێن مادەیەکی قانونی مادەیەکی شەرعی دین حتا گەورەترین مادە هیچی نە پێچەوانە عەقڵی سەلیم بێ کەواتە یعنی من نا هەموو کەس ئەڵێ ئەوەی کەوا پشتی لە دین و شەرعی خوا کردو بەس بێت هەچی عاتیفە و سۆزی هەیە هەمووی لابە عەقڵێکی سەلیم بخاتە ئیش بیخوێنێتەوە. من لەو بینە خوێنمەوە ئافرەتێکی ئەوروپی بڕیاریدا بێت قورئان بە درۆ بخاتەوە یعنی بڵێ ئەم قورئانە ئەسڵی نییە ئەوەی لەو قورئانە هاتووە هیچی وانە خۆی ئەڵێ وتم خۆ ئەگەر من معلومەیەکم لەسەر قورئان نەبێم چۆن بتوانم ڕەدی بەمەوە وتی بڕیارمدا بچمە سعود لەوێ قورئانێک بخوێنمەوە تەرجمەی قورئان بخوێنەوە لێ بزانم چی ئەڵێ چوومە ئەوێ داوام کرد قورئانێکیان پێدام وتی دانیشتم دەستم کرد بە خوێنەوە وتی لە کۆتایی خوێندنەکە موسڵمان بووم بۆچی چونکە عەقڵی ڕەها کرد کەوا تێبگا بزانە ڕاستیەکان چی کەواتە ئەوانەی کە لە هەر کوێ هەن هەر زمانێکیان هەیە بەس عەقڵیان حکم بێ یعنی عەقڵیان بکەنە حەکەم عەقڵێک کەوا بێلایەن بێ مەسەڵەن من زۆر جاری وایە حتا هەندێک موفتیش لەگەڵ حورمەتمە کە ڕەئیەکیان پێ باشە بە عەقڵێکی ڕەهاوە دیراسەی ڕەئیەکە ناکەن بە عەقڵێکی داخراو بۆ خۆی ئەوێ ئەو ڕەئی خۆی سەرکەوێ لەبەرەوەی ناچێم دیراسی هەمووی بکە لەبەرەوەی هەر کەس ئەگەر بە عەقڵێکی کراوەوە بە عەقڵێکی سەلیمەوە دیراسی هەرچی لە دین بکە ناچار دەبێت عەقڵەکەی ناچاری دەکاتەوە خۆی بدا بەدەستەوە ئەمە خاڵێکی تر زۆر گرنگە ئێمە وەکو موسڵمان بڵێن وەکو دین بانەڵێن وەکو موسڵمان چونکو زۆر جار موسڵمان ممارەسەی دین هەڵاکە وەکو دینداری ئێمە هیچ زۆرکاریەکمان بەسەر کەسەوە لە تاریخی ئیسلامە زۆرکاری بەسەر کەسەوە نەبووە کە ئەبێ مەسەلەن نوێشکردن لە ئیسلامە زۆرکاری نەبووە ئەوەی نوێژ ناکا بە زۆر دوکانێکی پێداخی ببێتە جەماعەت ئەوەی بە ڕۆژوو ناوێت بە زۆر ڕۆژی پێ بکری کاتە ئێمە وەکو دین ڕێز و حورمەتی خەڵکی تر گیراوە ئەوەی ئەمڕۆ جوولەکە و مەسیحی شانازی پێوە دەکەن لە معبەدەکانیان لە ئاو و خاک و نیشتیمانەکەیان کە ئەمڕۆ شانازی پێوە دەکەن لەکوێوە بۆیان بەجێماوە بە درێژایی دەسەڵاتی ئیسلامی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا 1921 کە کۆتا دەسەڵاتی عوسمانی لەگەڵ ملاحەزەمان بۆ سەر ئەم کۆی ئەم دەسەڵاتانی دوای خولەفای ڕاشدین هیچ کامیان نەهاتوون زوڵم و لستەم لە دین و ئاینێکی تر بکەن زوڵم و ستەمیان لێ بکەن دیارترینشت معبەدەکانیان داگیرکەن بیان ڕوخێن یعنی یەک خاڵ زۆر گرنگە ئەم پەیکەرەی ئەبوو لەهەول کە لە ئەهرامەکانی مسر خۆکەی دۆزراوەتەوە یان هەم شتێکی زادەی ئیستیعماری ئەوروپی نیە ئەوان دۆزی بێتیان حەد لە کۆنەوە هەبوو ئیمامی عومەر بۆ تێکی نێ ئەوەی لە سووریا یعنی ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی لە ئیسلامە لە هیچ شتێکا زۆریان لە کەس نەکرد ئیسلام دەیتوانی تاقە جوولەکە و مەسیحەیەک لە جەزیرەت العەرەبا نەیەڵ هەرچی ئاسار و دەسەڵاتی ئەوانەیە هەمووی تیان نەبن کاتە دروشمەکانی عیبادەتی شوایە ئێمە وەکو دین چۆن ڕێز لەوان دەگرین حورمەتیان لێ دەگرین کە مسالم بین پێکەوە بشین ئەمەی ئێستا پێکەوە ژیان شتێکی تازە نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەردەمی خۆیە ئەم پێکەوەژە لە قانونی مەدینە بڕیاری لەسەرداوە کە جوولەکە بۆ خۆی دینی خۆی مەسیحی بۆ خۆی ئەمە بابەتێکی ترە بەس بەهەرحاڵ بەسم ئەمێ کاتە چۆن ئیسلام قەدریەوە گریا بێ ئیش قەدری ئەم بگرێ ئێستا یەک شت زۆر گرنگە ئەو خەڵکی یان لەگەڵ حورمەتمە ئەو خەڵکی ئێستا قەدری ڕەمەزان ناگرێت لە وڵاتی ئێمە مەسەلەن لە ڕەمەزانە مەسەلەن زۆر جار ئەبینێ نووسراوە لەبەر خاتری هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بڕیارماندا بەکردنەوەی ئەم چێشتخانێ بڕیارماندا بەکردنەوەی ئەو کەبابخانێ ئەمە یەکەم بێڕێزیە بۆ خۆی نەک بۆ ڕەمەزان یەکەم بێڕێزیە بۆ خۆی بۆیە بەڕاستی ئەمە ئازایەتیشی پێ ناوتر پێشکەوتنیشی پێ ناوتر زۆر جارە من بینیمانە لە وڵاتە پێشکەوتوەکانە
کە ئەوان قەدری مەسەڵ قەدری خۆیان لایەکە قەدری ڕەمەزانەکەی تۆ شەگرن کەواتە مسلمانە بێ ئاوا پێشوازی لێ بکە غەیری مسلمانیش دەبێت قەدری خۆی بگرێ ئەوەندە ڕێزی دراوسەتی دراوسەکەی بگرێ کەوای لێ نەکا ئیحراجی بکە وای لێ نەکا بێتاقەتی بکە اینجا ڕەحمەتی ڕەمەزانیش ئەوە زۆر گرنگە مخاڵە بۆ خەڵکی دیندار و بێدینی شەیە ئەوەی لە ڕەمەزانە ئەو تیجارەت و بازرگانی لە دنیای ئیسلام هەر هەموویە لە ڕەمەزانە دەکرێت لە غەیری ڕەمەزانە ناکرێت حتا یەک خاڵی زۆر ئاسایش جمعەکانە خۆ جەنابەت چوویتە جمعە و بینیت ئەو خەڵکەی لە جمعە دێت لە بەردەم مزگەوتا کاسبی دەکا لە شوێنەکەی ترا و کاسبی پێ ئەکرێ کەسیش پێی نەوتەوە کاکە تۆ خۆ نوێژ ناکەی بۆچی لێرە کاسبیەکە یا کابرایەک کە تیجارەت بکە خەڵکی مسلمان شتێکی لا ئەکرێ ناڵێ وڵا کاکەمە قەدری ڕەمەزان ناگرێ بالای نەکرد کاتە بێ ئەویش ئەوەندە قەدری ئەو خەڵکە مسلمانە بگرێت کە بازاڕی ئەوی گەرم کردووە لە دنیادا باشە مامۆستا گیان ئێمە ئێستا ئەگەر ئاوا جیایکەینەوە بڵێن مسلمان و غەیرە مسلمان ئەرکی ئەوان چییە؟ ئەرکی ئەوان ئەرکی غەیرە مسلمان ئەرکی ئەوەی کە ڕۆژوو ناگرێ ئەوەی کە نوێژ ناکات چۆن بتوانێت مراعاتی ئەمی تر بکاکە یەکێک لە پەرستشانە ئەنجامەدا ئەزانانی کە لە مراعاتەکان چی هەتا مسلمان شەبێ ئەوە بکە مەسە کابرایەکی تاجیرم نەیخەڵەتێنە شتی خراپی بە چاکە پێ نەفرۆش ئەمە یەکێک جوانە ئەوە زۆر جوانە یەکێکی تر لەوانە ئەوەیە چونکە ماوەستا بازار قۆر کراوە توانی بڵێ بەسەر هەندێک تاجیر بە ئارەزووی دڵی خۆیان مامەڵە ئەکەن بە ئارەزووی دڵی خۆیان شتە ئەفرۆشن شتە ئەهێنن شت چاکەکەنەوە مراعاتی شعوری دراوسەکەی بکە جوانە سبەینەکە ئەم کەس مصیبەتێکی لێ بقەومێ تەنها مسلمانەکە زیاتر ئەچێ بەدەمێت تا من چەندین نمونەمان بینیوە لە ژیانی خۆمانەکە وەکو مزگەوت و مەلاو ئەوان چەندین نمونەمان بینیوە کە کەسێک مردبێ دراوسێ مسلمانەکەی زیاتر چۆ بەدەمێت تا براکی کاتە بابیر لەمە بکاتەوە چۆن ئەم ڕێزی ئەو دەگرێ دەبێ ئەوی شعوری ئەم بپارێز جوانە هەروەها ئەمە ئەڕوات بەرە و مزگەوتەکان بەرە و شوێنی پەرستشەکان ڕات بەرە و تەنانەت کەنیسەکانیش ئەگەر ئەوان عیبادەتێک ئەنجام بدەن وەک خۆت فەرموو دەبێ مسلمانیش مراعاتی ئەوان بکە لە هەر حاڵەتێکە بەڵام مامۆستا من حەز ناکەم باسی هەرێمی کوردستان بکەم بەڵام هەردێمە سەر ئەو بابەتە لە هەرێمی کوردستان خەڵک لە بریەوەی بەرە و بۆ خوا سوڵحان و بەرە و تەتەوری عەقلی و ذاتی و دینی و کۆمەڵێک شت بڕوا بەرەو دواوە ئەگەڕێتەوە ئێمە لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک واجباتمان هەیە وەکو مسلمان کۆمەڵێک ئەخلاقیات هەیە ئەبێ لە ناو خۆمانە بیپارێزین مناڵەکانمان چۆن لەسەر ئەمە پەروەردە بکەین چونکە گرنگە ئێستا من مناڵی من پاروپێرار من زانیومە چی بکەم و چی نەکەم بەڵام مناڵێک کە تازە چاوی کردێتەوە نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ڕەمەزان بکە چۆن پێشوازی لەم ڕەحمەتە بکە ئەمە چۆن ئەکرێ یەکێک لەو شتانە کە زۆر گرنگە بەڕاستی دائما دەسەڵات زۆر مهمە لە هەموو شوێنێک یعنی دەسەڵات ئەڵێ لە سەردەمی وەلید و سولەیمان و عومەری کوڕی عەبدولعەزیز یعنی گەورەترین چاکەی سولەیمان دانانی عومەری کوڕی عەبدولعەزیز بە خەلیفە ئەڵێ لە سەردەمی پێم وابوو لە سەردەمی وەلیدا زیاتر خەڵک گرنگیان بە باڵاخانە داوە ئەڵێ وەلید لە هەر شوێنێکی ئاوە چۆن ئێستا خۆش بواە دیار بواە یەکسەر ڤێلایەکی ئەکرد یان ئەم ڤێلایەتە ئەریخێکی کۆنی ئەمە تاوە ئەڵێ لە ناو خەڵکە باو باوی ئەوە بەەوە خانووەکەی تۆ چیت لێ کرد چەند قاتێک کرد گەورەت کرد یا بچوو کرد ئەڵێ لە سەردەمی سولەیمانە ئەگەر بە هەڵەداڵن چوبم هیوایەتەوە بۆ ژن بێنێ ئەتە خەڵکەوە تۆ چەند ژن تێناوە چەند چی ئەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز هیوایەتی ئەوە بۆ خەڵک فێری قورئان و حەدیث بێ هەر ئەو خەڵکەش بوو ئەڵێ ئەچوویتە هەر شوێنە ئەوێ تۆ ئەم شۆ چەند حەدیث خوێندوێتەوە چەند ئاەتی لەبەر کردو ئەمە ینی دەسەڵات اینجا یەکێکی تر بەڕاستی میدیا زۆر دەورێکی گرنگ دەبینێ لەم بوارەدا تۆ بتێ نەتێ لەوە ناچێ ماڵێکە بێت لەم وڵاتی ئێمە لەم هەرێمە ئێمە تەلەڤیزیۆنی نەبێ کاتە تۆ چوویتە ماڵی هەموو کەس بۆیە مەسئولیەتی میدیاکان
بینراوەکان بەتایبەت بیسراوەکان چووکو زۆر ئەوە نییە مەسەرن هەموو کەس گوێ لێ بگرم میدیا بینراوەکان بەڕاستی مەسئولیەتیان لە مەسئولیەتی دەسەڵات زۆر کەمتر نییە بۆیە بەڕاستی دەبێ ئەوانیش ڕۆڵێکی چاک بین کە زۆر بەداخەوە زۆر جار میدیاکانی ئێمە کۆمەڵێک لە میدیاکان زۆر ڕۆڵێکی نەرێنی دەبینن لەسەر خێزان لەسەر کۆمەڵگا کە پێیان وایە ئەم ڕۆڵێکی باشە کۆمەلگا بەرەو پێشکەوتن ئەڕۆ یعنی ئەوەی زۆر جار دەڵێ ئەوەی لای تۆ پرۆژەیە لای ئەمە بووەتە تاریخ جوان یعنی ئەوەی لای ئەمان پرۆژەیەکە کەوا دەیانوێ ئیشی تیا بکەن لە زۆر شوێنە بۆتە مێژوو یعنی تێپەڕیوە ئەوە هیچ ئیسیفادەی نەبوو کەواتە دەبێ ئێمە ئیش بکەین ئێمە دەسەڵاتمان بەسەر زۆر میدیان ناڕۆ هەر ناڕۆ دەسەڵاتمان بەسەران بەس خۆی نەتوای میدیایەکمان هەبێ میدیایەکی تەندروستمان هەبێ لە ڕێی میدیاکانی خۆمانەوە لە ڕێی بەستنی کۆڕ کۆبوونە و وەرکشۆپ و سمینارەوە بتوانین وا بکەین ئێمە الحەمدوللا مەسەڵەن بڵێن تا ڕادەیە کۆمەڵە ڕێکخراوی باش هەیە لە وڵاتی ئێمە ئەتوان ڕێکخراوەکان ڕۆڵێک ببینن کە دەسەڵات ئەگەر نەیەوێ بیبینێ بەڵام خۆ ئەگەر دەسەڵات بیەوێ ڕۆڵەکە ببینێ بۆ ئەویش باشترە بۆ ئەویش گەورەییە کاتە یەکەم دەسەڵات دووەم میدیا سێم ڕێکخراوەکان دەتوانین ئێمە لە ڕێی ئەم سێ ناوەندە گرنگ و گەورەیەوە مناڵەکانمان فێرکەین چۆن هەر شتێکە بێ ئێستا بەتایبەت ئێستا کە ڕەمەزان هەر شتێکە بێ چۆن ڕەتفعلیان بەرامبەر بە شتەکە چی بێ یا هەڵوێستیان بەرامبەری چی بێ من چی بکەم ئەگەر کەسێک هاتە بەردەم قسەیەکی بەرزی لەگەڵا کرد خۆ ئەبێ کەسێکە بێ فێرم کا چی بکەم کاتە مناڵەکانیش بێ ئاوا فێرکەین قەدری ڕەمەزان چۆن بگیرە ڕەمەزانێکە سەراپای بۆ دین و دنیا خەڵکیش ڕەحمەتە وەکو وتم بازرگانەکە کە ڕەمەزان دێشتی زیاتر ئەفرۆشن کاتەوەش ڕەحمەتێکە جۆرێکە لە ڕەحمەت بۆ ئەوان بۆ ئەهلی ئیمانیش ڕەحمەتە کە دەبێتە دەواازەیەک بۆ چوونە بەهەشت کاتێمە پێویستمان بەوە هەیە کەوا لە ڕێی میدیاکانمانەوە لە ڕێی ڕێکخراوەکانەوە هەوڵ بدەین ئەم میدیا و ئەم ڕێکخراوانە وا لێ بکەین کەوا مناڵەکانمان پەروەردە بکەین یا ڕابهێنین لەسەرەوەی چۆن پێشوازی لە هەموو دروشمە پەرستشیان کەن بە تایبەت لە ڕەمەزان کە ئێستا ئێمە بەرەو پێشوازی ڕەمەزان دەڕۆین مامۆستا گیان ئەم ڕەحمەتە کە خوای گەورە بۆ خەڵکی ناردووە کە مانگی پیرۆزی ڕەمەزانە وا دەکا مرۆڤ تازەگەری و نوێگەری لە خۆیان دروست بکە یەکێک لەو خاڵانە کە زۆر گرنگە ئەگەر هەر عیبادەتێک بە تایبەت ڕەمەزان هەر عیبادەتی مەبەستەکەم ئەوەیە ئینتیقالەیەک لە ئینسان دروستەکە لە مەرحەلەیەک بۆ مەرحەلەیەکی تر لا قسەکە ئەمێ هەر عیبادەتێک کە خوا پێویستی کردووە لەسەر عەبد ئەگەر بەو شێوازەی خوا دەیەوێ بەو شێوازەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنجامی دا بەو شێوازەی لە سەحابە و تابعینەوە بە ئێمە گەشتووە ئەگەر وەکو ئەوە بیکەین بە تەئکید ئینسان تازە دەکاتەوە بە تەئکید ناخی ئینسان وا لێ دەکات کە کەسێکی تر بێت ئەم دینە وەکو چی وایە ئەم دین و عیبادەتە وەکو ئەکسیرێک وایە کە دەیکەی بەسەر مادەیەکە لەو سەرەوە کەسێکی تریەتە دەرەوە ئێستا تۆ بڕۆ پارچە ئاڵتونێکی کۆن بدۆزەرەوە بیبەر لای زەڕەنگەرێک ئەم زەڕەنگەرە کە ئاگری لێ ئەدا تێزایە بەسەراکە خۆڕقی لێی نییە بەسێ ئاڵتونە پاکەکە بمێنێتەوە سێرەکەی لە دوای ئاگر بەسەراکردن و تێزابەکە چی دەرەچێت ئاڵتونێکی جوان وە کاتە هەتا ئاڵتوکونەکە کۆن بێ هەتا ئاگری لێدەی پاکترە بێتەوە ئەم عیبادەتەش ئاوایە ئەگەر ئینسان وەکو خۆی کە خوا ئەمری کردووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامی داوە بیکە بە تەئکید ناخی ئینسان دووبارە تازە بێتەوە هەڵوێستەکانی دەگۆڕێ کەسێک کە پێش ڕەمەزانە کەسێکی ئەنانی بوو بێ کەسێکی دەست و قاو بێ ئەگەر ڕەمەزان و کۆوە بگرێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرتوویەتی کە سەحابەکان یا عایشە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەجوەدە ما یەکون فی ڕەمەضان یعنی زۆر لە ڕەمەزان زۆر دەستکراو کاتێک تۆ وەکو پێغەمبەر بیگری صلی الله علیه و سلم ئینسانێکی تازە لێ دەرەچێت ئەم ئینسانە تازی کە لە دوای ڕەمەزانەوە دەرەچێت جیاوازە لە ئینسانێکی پێشوو حتا نوێژ ڕەمەزان بڵێن ساڵی جارێکە بەس خۆ نوێژ شەو ڕۆژێک 5 جار ئەم 5 جارەی نوێژ کە لە شەو ڕۆژێکا دێکی ئەگەر وەکو ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم
ئەنجامی داوە ئەنجامی بدەی بە تەئکید کەسێکی تازە لێ دەرەچێت بەس کێشەی ئەمە چییە؟ کێشەی ئەمە زۆر جار بیرەکەیتەوە ئەوەیە کە عیبادەتەکان وەکو شکل و شێواز ئەنجامی دەدەین نەک وەکو مەبەست و ناوەڕۆک کاتێ ئەمە هەر کاتمانەوێ ئینسانێکی تازەمان لێ دەرچێت هەر کاتمانەوێ کەسانێک بین کەسانێکی بەسوود بۆ خۆمان و بۆ کۆمەلگا بین کەسانێک کەوا بگۆڕین بە تەئکید پێویستمان بەوە هەیە کەوا ئێمە عیبادەتەکان وەکو ئەوە ئەنجام دەین کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامی دا و خوای گەورە سبحانه وتعالى ئەمری پێ کردووی. باش ئێمە وەسا ئەو کەسانی کە وەک عیبادەتەکە ئەنجام نادەن وەک لەو فەڕوبەرەکەتە بێبەشن دێن لەم لاوە خەڵکی کەش سارد ئەکەنەوە دەی تۆ بۆ بە ڕۆژ و ئەبیت و ئەم پێشوازیە چێ لە ڕەمەزان و چ پێویستەکە و خوا عەقڵی داوە و بۆ شێ خۆتین و برسیەکەی ئاخر یەک دوو شت هەیە بە ئیشارەی یەکەم ئەمەی کە پێی وایە ڕۆژوو شتێکی ئەرکێکی ناڕەحەت و قورس و ئیستیفادەی نییە ئێستا لە دنیای غەرب دنیای پێشکەوتوو لە ئەمریکا زۆر جار کەسێک نەخۆشە هەندێک لە عیلاجەکان بە ڕۆژوو داناوە بووی بەس خۆ ناڵێ ڕۆژوو ئەڵێ کاکە بەیان تا ئێوارە هیچ مەخۆ ئەمە لایەنێکی تر خوای گەورە لە کۆتا سوورەتی قورئانە ئەفەرمێن قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس پەنا بگرە بە پەروەردگار پاشا و پەرسترای خەڵکی لە چی؟ ئەفەرمێ من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس خۆ ئەبێ یعنی لەناو خەڵکە کەسێکە بێ وەکو شەیطان ئیشکە وایە کاتە ئەمانەی هەر هەبوون لە تەریخی پێغەمبەرانە لە تەریخی پێغەمبەر لە نوح عەلەیهی سەلام تا محەممەد صلی الله علیه وسلم تا قیامەت هەر ئەبن کۆمەڵێک لە شەیاطینی ئینس دەبن کەوا دەبنە بربەست بە خۆیانەوە ناگەڕن کە هەر خۆیان بچن جەهەنەم بە گوناهی خۆیانە بڕن بە گوناهی خەڵکی شەوەڕن ئەوەیە کە ئەبێتە چی ئەو تۆ بۆ بە ڕۆژوو ئەوی ئیستیفادەی چی لێ ئەکی ئەمانە کۆمەڵێکن یەکەم دەروون نەخۆشن دووەم عەقڵیشیان لە ئیش کەوتووە یعنی وەکو چۆن ئەڵێ کابرا ئەگەرێتەوە عەقڵێکی لۆک بکڕی مەفروض نیست سەرەسەر بکرێن کەسێکی لەوانە بکڕە عەقڵەکەی لۆکە چونکە ئەگەر عەقڵەکەی بخاتە ئیش وەکو عەرزم کرد لە سەرەتای بەرنامە بە هیچ شێوەیەک لە بەندێک لە بەندەکانی دینانیە مخالفی عەقڵی سەلیم کاتەوە عەقڵی مخالفەی شەرعەکەی کرد کێشە لە عەقڵەکە هەیە چونکە ئەم شەرعە کێ ناردوویەتی خالقێک ناردوویەتی کە شارەزایە بە هەموو شتێ کەواتە ئەم شەرعە لەگەڵ هەموو کەسێک و هەموو حاڵەت و هەموو قەوم و پێشکەوتنێکا چییە منسەجیمە کاتە ئەگەر ئەو لەگەڵ یا منسەجیمنەوە بابزانین لەگەڵ حەرەکە و ڕەوتی کەونا منسەجیم نییە چونکو ئەم شەرعە لەگەڵ ڕەوتی کەونا منسەجیمە کاتە ئەگەر ئەو وانە و بزانەکەەوە خەلەرێکی تیا زۆر باشە مامۆستا چاوی بەزەیی بەمانای چاوی خودایی کە لەسەر بەندەکانێتی بە شێوەیەکی گشتی باڵ ئەگرێ بەسەر هەموو کایەکانی ژیان یاخود لە مقابلی ڕۆژوگرتنێکە خوای گەورە فقط پاداشتی بەندەکەی ئەکاتەوە واتە لە هەموو عیبادەتەکانە خوای گەورە ئەم ڕەحمەتەی شمولی بەندەکانی ئەکا یاخود هەر بۆ ڕۆژووە لە ڕەمەزانە یعنی چی کە بکا مەسەلەن ئەم بەندەی خوا کە هەموو ئەم ڕەحمەتە بڕژێ بەسەریا بەڵێ یەکەم خوای گەورە فێن وەڕەحمەتی وەسیعەت كل شەیء بەڵێ ڕەحمەتی خوای گەورە هیچ نییە نەیگرت بێتەوە کێ هەیە لە ڕەحمەتی خوا بە دوورە جوانە ئێستا باران ببارێ باش ئەم بارانی کە دەبارێ هەر کەس بچێت لە بەردەم یا بۆستێ بارانەکەی بەرەکەوێ وایە ئەیگەر کەسێ نەیەوێ ئێستا بارانەکەی ئێتە ئەم سۆدیۆی ئێمە نەخێر ڕەحمەتی خوای گەورە کە هەموو شتێکی گرتووە بۆ ئەوانەیە کە دەیانەوێ ئەوەی کە نایەوێت چی لێ بکە یان نمونەیەکی سادە ولله المەثل الأعلى کەسێک کە سەرقژی زۆر تێکچی بێ قژ بژ بێ بازار پڕ بێت لە حەلاق حەچی دوکانی بازارە حەلاق هەرگیز کابرا حەلاقە جێ دەستی بکرێت بە زۆر پێی چاکە کابرا ئەگەر خۆی هات ڕێکوپێکێک کە نەهات ئەمە یەکەم دووەم خوای گەورە سبحانه وتعالى هەر عەبدێکی مەبەستمان عەبدەکە موسڵمانە هەر کەس چاکەیەک بکە خوای گەورە چاکەکە ئیلا ئەداتەوە یعنی ڕەحمەتی خوای گەورە کە
کابرایەک شاملی کابرایەکی ملحید ئەبێت دوور بێ لە ڕووی تۆ بیسەرن ئەگەر چاکە کار بێ مەسەڵەن چۆن کابرایە کە زۆر بێدین بێ خێرخواز بێ دەستکراوە بێ خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە دنیادا بە ئەندازەی دەستکرانەوەی ئەو خوای گەورە ڕەحمی پێ ئەکات و خێری پێ ئەکات ئەیداتێ مەسەڵەن زۆر جار دەبینی کابرای بێدینە بەڵام سەرمایەکان لای کێ ئێستا سەرمایەی دنیا لای کێ لای خەڵکانێکی زۆر مەسەڵەن سەرمایەی دنیا بە زۆری لای جوولەکەی وایە یخۆ جوولەکە ئیمانیان بە پێغەمبەر نیە صلی یعنی حکمی دنیایان ئێمە ئەڵێن کافرن بۆ قیامەت ناچنە بەهەشت چونکە باوەڕیان بە پێغەمبەر نیە صلی الله علیه وسلم خوای گەورە کە ئەگەر ئەوانش ئیشێکی چاکە مەسەڵەن سەر ڕێکخراوی خێرخوازیەهی تەنسیریە مەسیحی ئەم ڕێکخراوە بەردەوام پارە ئەدات و هەشێتی خوای گەورە هەرگیز دوو ناڕەحەتی لەسەر عەبد کۆ ناکاتەوە لە دنیادا عەبدێک کە چاکە بکە خوای گەورە من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء لمن نريد كاتل الدنيا دا خوای گەورە ڕەحمی پێ دەکات بەڵام ڕەحمەکەی قیامەتی نییە بەڵام ئینسانی مسلمان کە عیبادەتێکە سەمع و تاعی بۆ خوا جار وایە خوای گەورە لە دنیادا ڕەحمەتی ئەکاتەوە لە ڕووی عەبدێک دەوڵەمەندێکە جارێکیان پێم وابوو ئەوەی لە کتێبێکە خوێندمەوە لە یەکێک لە زانایانی سەلەف ئەفەرمێ جلێکی کەشخە و جوانی لەبەرا بوو چوو بەڕێیەکە کابرایەکی جوولەکە دوور بێ لە ڕووی تۆ بیسەران بینەرانی پەیام زێرایی پاکە کردەوە ئەڵێ کابرای جوولەکە سەری بەرز کردەوە وتی ئێوە پێغەمبەرەکەتان ئەڵێم دنیا سجنی مسلمانە و بەهەشتی کافرە وتی دەوەرت خۆت سیرکە و من سیرکە ئەو جلو بەرگە جوانی لەبەر تا منیش خەریکی چیم وتی داماوە ئەگەر بەهەشتەکەی من ئەزانی چی ئەمەی من لە زۆر زۆر خراپ جەهەنەمەکەی تۆش ئەزانی چییە بەخوا ئەمە بەهەشتە بۆ تۆ لەبەرەی خوای گەورە هەرگیز دوو ناڕەحەتی لەسەر عەبد کۆ ناکاتە عەبدێکەوە نوێژ نەکەر بێ لە دنیادا بەڵام دەستکراوە و خێرخواز بێ خوای گەورە بە ئەندازەی خێرکردنەکەی شتی ئەداتێ بەڵام قیامەتی نییە بەس ئینسانی مسلمان خوای گەورە ئەگەر لەگەڵ خوای گەورەدا ڕاست بێ عیبادەتەکانی بەو شێوەیە ئەنجامدا کە خوای گەورە ئەمری کردو بەدڵنیاییە و خوای گەورە دنیاشی ئەداتێ و قیامەتیش ئەدات نمونەمان زۆرە سادەترین نمونەمان ئیمامی عوسمانە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ئیمامی عوسمان خوای گەورە لە دنیادا ئەوەندەی پێبەخشی بوو 3 جار بەهەشتی کڕیوە لە قیامەتی شا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ عوسمان لە بەهەشتایە کەواتە ڕەحمەتی خوای گەورە وەسیعەت كل شيء بەڵام کێ ناگرێتەوە کەسێک ناگرێتەوە کە خۆی ڕەحمەتەکەی نێ جوانە کەواتە مامۆستاگیان هەموو ئەو مزگەوتانەی کە بانگ دەدەن قورئانی تێدا دەخوێندرێت نوێژی تەراویحی تێدا ئەنجام مەدرێت ئیفتاری تێ ئەکرێت هەندێ مزگەوت هەموو ئەمانە ڕەحمەتن بە دڵنیاییەوە مەسەڵەن یەکێک لە ڕەحمەتەکان چی تۆ بەس یەک شەو تەراویح لەگەڵ ئیمامە بمێنەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەس شەوێکی تەراویح ئەسڵ تەراویح ئەمە ناوێکی تازەیە گینا لە حەدیثە باسی قیامی ڕەمەضان نەک باسی تەراویح لە چیوە هاتووە مامۆستا تەراویح لە تەرویحەوە هاتووە کە چوار کردویان تۆزێ دانیشتوون هاوکو بڵێ چۆن هەناسەیەکیان داوە پوشیەکیان داوە هەرچەنە لای خۆشمان دانانیشتن لە تەرویحەوە هاتووە هەر کەس شەوێک لەگەڵ ئیمامەکەیان نوێژ بکە بە جەماعەت لەگەڵ ئیمامەکەیان بێت تا سەلام ئەداتەوە کە بەڕاستی زۆر بەداخەوە زۆر جا خەڵکی ئێمە کە ئەگاتە ویترەکە هەمووی ئەڕواتەوە ئەفەرمێ ئەگەر لەگەڵ ئیمامەکەیان بێ هەتا نوێژەکان تەواوە بن بە ویترەکەشەوە خوای گەورە یەک شەو نوێژی کاملی بۆ ئەنووسێ ئەمە ڕەحمەتێکی تر ئەوەی ئیفتاری ئەکەن بۆ خەڵکی ڕۆژوان هەر کەس ئیفتاری بە یەک ڕۆژوان بکات بیداتێ خوای گەورە ئەجری ڕۆژوانەکە ئەدا بەم بەبێ ئەوەی لە ئەجری ئەو کەم بێ یەکێکی تر لە ڕەحمەتەکان هەر کەس لە کاتی ڕۆژوودا یا لە کاتی بەربانکردنەوەی ڕەمەزاندا هەر دوعایەک بکە خوای گەورە لێی خۆش بێ هەر کەس یەک ڕۆژ بە ڕۆژوو بێ خوای گەورە 70 ساڵ لە ئاگری جەهەنەم بەدووری يعني ئەو ڕەحمەتانەی کە لە ڕەمەزانە هەیە مامۆستا مەشتوونی بەتل کەبائر بەڵێ
ئەمە شملی کەبیرە ناکاوە نیە خی گەورە خۆی دیاری کردو ئەفەرمە ئین تەجتەنی بوو کەبائر ڕەما تونهون عنه چون کەبیرە ئەبێ ئەسڵ کەبیرەش دوو جۆرە کەبیرەیەکیان عفوەر ئەم قەوسەش وەرگن کەبیرە دوو جۆرە کەبیرەیەکیان هەیە حەقێکی بینی عەبد و خوایە یەکێکیانە حەقی بینی عەبد و خوا و عەبدە حتا لە گوناهە کەبیرەکانیشە تێگەی کەسێک سوێنێکی درۆ بخۆ ئەم بین و خۆی خوایەت تەوبە بکە خوای گەورەی خۆشەوێ سوێنێکی درۆ بخوا بۆی حەقی موسڵمانە بپچڕێنێ بۆ کەسێکی تر ئەمە لە بینی حەق و خواچی تەوبە بکە خوا لێ وەرەگرێ بەڵام ئەوە ئەمێنێتەوە خوای گەورە لێ ئەگەڕێ لە قاقە قیامەتەکە نییە بەسەریەوە کەواتە ڕەمەزان دەبێتە مای سڕینەوەی گوناه و تاوان و هەڵەکان کێ ئەو گوناهەیە کەوا چی بێ کەوا ئینسان لە بینی خۆی و خوای کردبێتی گوناهی بچووک بێ نەکەبیر یەکێکی تر لە ڕەحمەتەکانی ڕەمەزان چی خوای گەورە فەرمێ لەیلەة القەدر خەیڕ من ئەلف شهر یعنی تۆ توانی بە یەک شەو کە ئێستا شەوەکان بەرەو کورتبوونەوە ئەڕواتەمان یعنی بڵێن لە دوای لە نوێژی ئیشاوە بۆ نوێژی بەیانی ئەو پەڕەکێ بدێت لە ڕەمەزانە ئەگاتە کوێ ئەگاتە 6 ساعات 7 ساعات کە لەم 6 ساعات و 7 ساعاتە خوای گەورە سوبحانە وتعالە عیبادەتی 1000 مانگت بۆ ئەنووسێ جارەوە باشتر هەیە کە تۆ بتوانی بە یەک شەو 1000 مانگ عیبادەت وەرگری ئەمە یەکێکی تر لەوەی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی ئەکات ئەمە ڕەمەزان هەموو دەرگاکانی بەهشتی تێدا دەکرێتەوە دەرگاکانی جەهەنەم و تێدا خراوە کاتە کرانەوەی دەرگای بەهشت علەما دەفەرمون بەڵگەیە لەسەر وەرگیرانی هەموو عیبادەتەکان کە دەرگای بەهشت دەکرێتەوە یعنی چی یعنی هەرچی عیبادەت وەرگیرا لەلایەکی تریشەوە خوای گەورە لە ڕەمەزانە ئەوەندە ڕەحم بە خەڵک دەکا شەیطانەکان کۆت دەکا ئەسا ئینسان بۆ گوناهەکە دەورەی شەیطان ئازادە بەس لە ڕەمەزان تۆ دقت بە لەگەڵ حرمەتمان عەفو لەگەڵ حرمەتمان ئەو ئافرەتانەی کە سافرن زۆرجار دەبینی لە ڕەمەزان لە چک دەکەن لە چکردنەکان لە پای چییە دووشتی تیا یەکەم تروسکایەکی ئیمان لە دڵیان ناماوە دووەمیش ئەم تروسکایە ئیمانە لە ڕەمەزانە بە بەسرانەوەی شەیطانەکان زۆرە بێ ئیلا مەگەر کەسێکی تر خۆی بووێ بە شەیطانەوە لێی گەڕێ کەسی وایە مەسەل سێرەکەی لە ڕەمەزانە زۆر ئاسایە ئەسڵن هیچ حیجاب ناکە کەسی وایە حتا هەیە لەگەڵ حرمەتمان مەشروب خۆرە دووربێ لە ڕووی تۆ مەشروب خۆرە بەس لە ڕەمەزانە وازی لێن بۆچی وازی لێنێ نەفسی حەزی لێ شەیطانەکەش هانی ئەدا زیاترێ بەس لە ڕەمەزانە چییە بێ کاتەمەش گەورەتی ڕەحمەتە کە ئینسانە خراپەکان خوای گەورە شەیطانەکان کۆتەکە بۆی بگەڕێنەوە مامۆستا ئاەتێک لە قورئانی پیرۆزەیە لە سوورەتی ساد کە تۆ سەیری ئەوە کە یعنی مرۆڤ وەختێک کە لەگەڵ مرۆڤی هاوتای مرۆڤ بڵێن منافەسەیەکیان بۆ دروستە بێ ئەم هەوڵەدا بیباتەوە هەوڵەدا ئەو براوە بێ لەو ئاەتەی سوورەتی سادا شەیتان بەخوای گەورە ئەڵێ قال فبعزتك لأغوينهم أجمعين إلا أداة استثناء طبعا إلا عبادك منهم المخلصين يعني أما وعد وعودك الله من هر للري لا نبم أو كخوم أمي لقال أنا أيكم خوي جورا دواتر أفرمي قال فالحق والحق أقول لأملأن جهنم منك وممن تبعك منهم أجمعين أمزا من أصلي بابتك أمي خوي جورا أفرمي قل ما أسألكم عليه من أجر وما أنا من المتكلفين متكلفين بواتاي أونا كمن زور تكلفيشي جورم لأيونا هتشن هندشتي سرتاين بك نوج وطاعات وعبادة بوخوا سبحانه درونا كردن وزينا كردن وبيانا كشنا هر أمني ما وصل بالضبط يعني لكوتايكيا أما شيطان لسنجرا يا بو إيما دانشتوا كي إيما بتوانين جناهك أنجام بدين بو أوي يكسر بلاي أها من قريب شاباشتك بالضبط أها من قريب خوما بردوا من وتم للريلان أبم توج وتت قل ما أسألكم عليه هندشتي كما أجر مسلمان خوي بيك أتيت بهشتوا بويا أما جرينجا إنسان بزانك كشيطان لسنجرا بوي كاتا خوي جورب لهمو صالك يكجر يكمانك فرصة أداة عبد أي بسيطة
بۆی خۆی مسلح کات و یعنی چۆن وەکو بڵێ ئێستا والله المەثل الأعلى پۆلی 6 یەک مانگ پۆلی 12 یەک مانگ ئیجازەیان دەر بۆچی ئیجازەیان دەر بۆی مراجعەکردنێکی ئەو خوای گەورە لە ساڵێکا یەک مانگ ئەو شێتانە ئەبەسێتەوە ئەم ئینسانە مراجعەی ژیانی خۆی بکات بەکوێ بە چه ئاقارێکات چۆ ژیانی ئەم فرسەتەی ئەداتێ بۆی خۆی مسلحکە دوای ڕەمەزان نەتوانێت ئەو شێتانە بیخەڵەتێنێتەوە ئەمە گەورەترین فرسەتە ئەمە گەورەترین ڕەحمەتە کە خوای گەورە بەرامبەر هەموو کەسێکە کە ئەم شێتانە ئەبەسێتەوە لەو ماوەی مانگێکە لە ساڵێکە کە ئەی بەسێتەوە بۆ ئەوەی وەکو بڵین چۆن هەلێکەدا بە ئینسان ئیتر لە قیامەتا خوای گەورە مەسەلەن عەبدێک بێنە محاسبێکە تۆ بۆ خراپبووی وەڵی خوای گەورە شەیطان نەیهێشتاکە بکەم خوای گەورە فەرێ من لە مای لە هەموو ساڵێ مانگێک شەیطان فرسەت دانێ تۆ چەند عەفو تۆ چەند مانگە بەرکەوت چەند ساڵە بەرکەوت وەڵی خوای گەورە ینی نکولی لێیەکە 10 ساڵی بەرکەوتووە وازانە هیچی بەر نەکەوتو خوای گەورە فەرمێ من 10 ساڵ 10 جار 300 ڕۆژ لە 10 ساڵەکە یعنی 1 ساڵ شەیطانی بۆ بەستیتەوە بۆی بگەڕێتەوە اینجا لێ بیرەکاتەوە دەخوای گەورە ئاخر وەڵڵاهی کاتە ئەمەی ڕەمەزان ئەمە ینی گەورەترین ڕەحمەتە کە تۆ بێ چی بکەی خوای گەورە ئەو ڕەحمەتە لەگەڵ ئەو بەشێتەکە شەیطانە بەسێتەوە بۆی گومڕای نەکە عەفو هەر ئەم نوقتەیەش ئاخر قسە ئەو عیبادەت وەکو جەنابەت یعنی ئەرکێکی گەورە نییە کە مەسەڵەن ڕۆژوو ئەرکێکی مستحیل نییە مستحیل نییە یعنی شتێک نییە کە نەکرێ حتا مەسە ئێستا مناڵیش ئێستا وای لە مناڵی 10 ساڵیش ئەتیادی ئەتوانێ بڕۆ کەشەکەیشی خۆش بوو ماشەڵڵا کەش هەواکەی جەماوەسا لە حەدیثێکی قودسیە خوای گەورە فەرمێ لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا على صعيد واحد فسألوني فأعطيت كل واحد مسألته ما نقص ذلك من ملكي إلا كما ينقص المخيط إذا أدخل في البحر ئەندازە یەک دەرزی چۆن بخێ بە دەریایەکە و دەریبێنی چەند ئاو لەگەڵ خۆی هەڵەگرێ منیش ئەوە لە سامانەکەم کەم ئەکا ئەگەر داوای هەر شتێکم لێ بکەن بۆیە لێرەوە ئەڵێن با ئێمەش داواکەین دەفەرمو دوعاکانمان بکە چکە کاتی بەرنامەکە کۆتایی هاتووە هەندێک دوعای خۆشمان بۆ بکەین ئینشاءڵڵا لە ئەڵقەکانی داهاتووە ئەگەر خوای گەورە فرسەتی داین و ئینشاءڵڵا تەمەن باقی بوو من حەزەکەم لە خزمەتی جەنابتا سلسلەیەک بەرنامە پێشکەش بکەین بۆ مانگی ڕەمەزان ئینشاءڵڵا مەجال هەبوو ئەنجا بینی خۆشمان بێ ماشەڵڵا بۆ نەکەشە زۆر خۆش بوو مامۆستا هەندێک بۆنی لە دەستمدا پێشەوەی بینە بەرنامەکەەوە بەڕاستی من چێژم لێ بینیەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله يا ربي خوای گەورە بە ڕەمەزانمان بگەین ئامین خوای گەورە یەکێک بین لەوانەی کە ئەهلی ڕەمەزان بین یەکێک بین لەوانەی کە ئەم ڕەمەزانە ببێتە سەفینەی نەجاتمان لە قیامەتا لە دەرگای ڕەیانەوە مان خەیتە بەهەشت خوای گەورە داوای بەهەشت لێ دەکەین و پەنا دەگرین بە تۆ لە ئاگری جەهەنەم دەڵێن خوای گەورە ئەوەی کەوا نەخۆشە لە خەسخانەیە لە ماڵەوەی هەر کەس نەخۆشی هەیە یا ڕەبی خوای گەورە شیفایەکی عاجلی بۆ بنێری ئەم ڕەمەزانە خوای گەورە بێتە دەرگایەکی چۆن دەرگایەکی ڕەحمەتە لەو هەرێمەی ئێمەش بێتە دەرگایەکی ڕەحمەت لە ڕووی ئەو هەموو خەڵکە بکرێتەوە کە ببێتە مایە خێر و خۆشی و زیاتر وەخوای گەورە ئەم هەرێمەی ئێمە لە هەموو پیلان و پیلانگەڕان بپارێزی خوای گەورە ئەوانەی لەم هەرێمەی ئێمە دەیانەوێ شەرعی غەیری خوا جێبەجێ بکرێ دژی شەرعی خوای گەورن خوای گەورە ئەگەر قابلی هیدایەت یا ڕەبی خوای گەورە هیدایەتیان بدێ ئەگەر قابلی هیدایەتیش یا ڕەبی خوای گەورە لە کۆڵی ئەم خەڵکیان بکەیتەوە ئامین یا رب وصلى الله وسلم على محمد وآله وصحبه وسلم زۆر سپاسەکەم مامۆستا گیان حەزێتمان لای خوا لێ ڕازی بێ خوا بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی پێشوازی لە ڕەمەزان کە بەرنامەیەکی تایبەتی ڕۆژانەی کەناڵی ئاسمانی پەیامە دێتە خزمەتتان بۆ گفتوگۆی زیاتر لەسەر چۆنێتی پێشوازیکردن لە مانگی ڕەحمەت مانگی لێخۆشبوون مانگی قورئان نەویش مانگی پیرۆزی ڕەمەزانە سوپاس کە بینەر و بیسەرمان بوون سوپاس بۆ جەنابی مامۆستا کە لەگەڵمانە ئامادە بوو بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرەوە ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه